لە ئێوارە کۆنسرتێکی ڕەنگاوڕەنگ و ئاوێزان بە ئەزمموی چەند هونەرمەندێکی دەنگخۆشی کورد کۆڕبەندی کللتوری کوردی لە لەندەن کۆنسرتێکی گەورە ساز دەکات. بۆ زانیاری زیاتر لەبارەی کۆنسرتەکە و وادەی کۆنسرتەکە ڕاستەوخۆ هونەرمەند سەروەت محەممەدمان لە لەندەنەوە لەگەڵدایە. کاک سەروەت سڵاو لێبێ. کاتتان باش. کاک سەروەت سەرەتا وێڕای دەستخۆشی لێتان ئەمێ پرسم بە کورتی یاخود ئەزمموی خۆتمان بۆ باس بکەیت هەر لە تیپی مۆسیقای باواجی کۆیەوە تاو کاتەی چویتە هەندەران بە کورتی ئەرگ نەبێ. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. من سەروەت محەممەد کۆیی لە ساڵی 1970 هاتمەکە ناو دنیای هونەرەوە لەژێر دەستی مامۆستای گەورەمان مامۆستا سەردار ئەحمەد لەگەڵ تیپی باواجی کارمان دەکرد تا ساڵی 99 لە هەولێر ئەو کاتی لە تیپی زانکۆ و تیپی زیروبەم لێوش کارمان دەکرد کە خوێندکاری زانکۆ بوو. دوا بەدایەوە هاتم بۆ هەندەران و لەگەڵ گروپی سەمفۆنیایی بۆ ماوەیەک کارم کرد. گروپێکم دامەزان بە ناوی گروپی ئاوازی ون ئێستا بەردەوامی لە 2016 تا ئێستا. جگە لەوەش دەها بۆنە و کاری ترمان کرد بوو بە تایبەتی بۆ کۆبەندی کەلتوری کوردی کە ساڵانە کارێکی مەزن نمایش دەکەن بۆ گرانی کاراودا. بەڵێ کاک سەروەت دێمە سەر کۆنسرتەکە، بەڵام پێش کۆنسرتەکە ئەپرسم کۆڕبەندی کللتوری لە لەندەن بێ لەم کۆنسرتە بۆ داهاتوو چ پلانێکی هەیە و پێشتر پرۆژە هونەریەکانی چی بووە لە وڵاتی بەریتانیا؟ بەڵێ کۆڕبەندی کللتوری کوردی هاتون لە کۆمەڵێک کەسانی پرۆفسیۆناڵ و شایستە کە لەمانە پەشنگ عەبدوڵڵا کە دایرەکتەری ئەم کۆڕبەندەیە، هەروە نەمەدان شەماڵ و ئاڤەڕەست، شادان فواد، بەختیار مامشتێخ، سەناریا کەمال، ئەزمی خان، مینا سوارە. ئەم لیژنەیە ساڵانە هەڵدەستن بە چەند سالاکێک. لەو پێش سالاکی زۆر مەزن و زۆریان ئەنجامداوە بە کاری هونەری. شەشیان هەر ئەوەیە کە تەنها خزمەت بە هونەری کورتی بکەن لە هەموو ڕوانگەکانەوە. کۆنسرتیان کردووە بۆ مامۆستا نەجمەدین غولانی، کۆنسرتێکی زۆر گەورە بوو. کۆنسرتیان کرد مامۆستا محەممەد عەباس بارام بۆ کانی خان، یادی مامۆستا شەرتۆ بێکەس، یادی مامۆستا حەمەد ساڵح فیلان، زۆر کاری ترش و لە ئایندەشدا زۆر پرۆگرام و بەرنامەی باشیان لەبەردەستدا بە تایبەتی ئیم ساڵ لە ئۆپێرا هۆڵەند پارک کە ئەم کۆنسرتە ئەکەین لەوە کە ساڵانە لەو شوێنە کاری تایبەت بکەن بە پرۆگرامی زۆر گەورەتیش. بەڵێ کاک سەروە دەپرسم کۆڕبەندی کللتوری لە لەندەن جگە لە میوزیک باەخی بە هونەرەکانی تریژاوە بۆ نمونە شێوەکاری، سینەما، شانۆ یاخود هەر بوارێکی دیکە جگە لە میوزیک مەبەستم؟ بەڵێ هەروکو ئاماژەم پێدا یادی مامۆستا شێرتۆ بێکەسمان کردەوە، ئەمە لەلایەنی شعرەوە بڵێن یادێکی مامۆستایەکی مەزن شاعرێکی مەزن. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە وەکوەوەی کە وتمان ئۆپێرا هۆڵەند پارک کە ئەمە ئەم ساڵ کە ئێمە وەکو میوزیک گروپێک بەشدارین لەگەڵ چەند هونەرمەندێک دڵنیاییەوە ساڵانی داهاتوو ئەم کۆڕبەندە هەوڵی ئەوە دەن کە پرۆگرامەکان فراوانتر بکەن بەشی شێوەکاری، بەشی شانۆ، سیەتە و هەموو بوارەکانی هونەر لەخۆ بگرێت. بەڵێ کاک سەروەت وادەی کۆنسرتەکە چەند ڕۆژی ژەخایانێ؟ بەڵێ خۆی ئۆپێرا هۆڵەند پارک بەرنامەکانیان لە 30 مەی یاخودی 30 مانگی 5 تاوەکو 12 مانگی ئۆگەست مانگی 8 بەردەوام دەبێتن. ڕۆژانە پرۆگرامی خۆیان هەیە لە هەموو وڵاتانی دنیاوە بەشداری دەکەن
بەشداریکردنەکانیان سەرنی تەنها بینی زت بێ بە ئۆپەرا بێ بە تیەتە قوتێستانەوەگەریە بێ هەموو سەلاکی هونەرەکانە بێت ئێمەش وەکو کورد این ساڵ بەڕاستی ئەبێ زۆر دەستپاسی تەکبەختیار مامشتە بکەین کە ئەندانی شارەوانی شاهانەی کنزبنی کەڵسیە بەهۆی ئەوەوە توانیمان وەکو کورد ناو ئەم پرۆژە جوانەوە کە بەشدار بین لە ڕۆژی هەژدەی مانگ کە ئێستا لە سەیری وەبسایتەکان وەبسایتی ئۆپرا هۆڵند پارک .com ئەبینی هەژدەی مانگ کە دوو ئیڤێنتی تیا دوو سالاچی تکایە سەلاچی یەکەم هانزیال ئاند گرەتەڵ لە سەعاتی دوو دەست پێ دەکات گروپی سەمفۆنیایی لەندەن بەشداری دەکات لەگەڵ پۆستی ئۆپرا هۆڵند پارک و ئیڤێنتی دووەم سەلاچی دووەم دەستەکەی ئێمەیە گەشتێک بەنێو گۆرانی کوردیدا A Journey into Kurdish Songs. هونەرمەند سەروەت محەممەد سوپاس کە لە لەندەنەوە ڕاستەخۆ لەگەڵ مانابووی تیوای سەکەوتن بۆ خوازین.